دەستگیرکردنی ڕۆژنامەنووسان کە ئێستا لە حاڵەتەوە بینرێت وەکو دیاردەی لێ هاتووە ڕۆژانە ڕۆژنامەنووسان چ لە گەرمیان بیان خود لە پارێزگاکانی دیکە بێبینین لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیرەکرێن بە ناوی پێشێلکردنی یاسا، بەڵام لە ڕاستیەکەیدا ئەوەیە کە ئەوان ئەیانەوێ ئازادیەکان بەرتەسب بکەنەوە. بە دیاریکراوێش دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەنووسانە بۆتە دیاردە ئەوانەی کە لە بواری دەستگا ڕاگەیاندنە ئازادەکانە ڕووماڵی بابەتەکانەکەن یاخود پرس و پێشاتەکان کە ئەوان دەست بۆ بابەتێکە بن کە هەستیارە بەلای دەسەڵاتدارانەوە ئەوان نانەوێ هاوڵاتیان ئەو زانیاریانە بزان کە ئەمان ڕووماڵیانەکەن، بۆیە ترسێکیان لێ نیشتووەلەوەی کە ئەوان ڕاستیەکان بگەێنن بە هاوڵاتیان بە جیهانی دەرەوە، بۆیە لەو ڕێگەیەوە ئەیانەوێت ترس و تۆقاندنی ڕۆژنامەنووسان زیاد بکەن. بەڵام پێم وان نییە بە دەستگیرکردنی ڕۆژنامەنووسێک یاخود بەندکردنی بتوان ڕۆژنامەنووسان بۆ بوەستێن لەوەی کە ئەو ڕاستیانەی هەیە بیگەێنن بە هاوڵاتیان و بە ڕایگشتی. بۆ هاوکاریکردنی ڕۆژنامەنووسان یاخود پشتگیریکردنی یەکتری لە بوونی هەر پێشێلکاریە کە بەرامبەر بە ڕۆژنامەنووسانەکرێت لە هەرێمی کوردستان زۆر گرنگە، بەڵام بەداخەوەمە لە هەرێمی کوردستان نابینرێ ئەگەرچی لە ناوچەیەک بۆ ناوچەیە کە جیاوازە بەتایبەت بۆ ناوچەی گەرمیانی ئێمە خۆشبەختانە ئەم هەماهەنگی هەیە لە بینی ڕۆژنامەنووسان ئەگەرچی کەسێک لە دەستگایەکی حزبی کار بکات و لە دەستگایەکی ئەهلیش بێت، بەڵام ئێمە فۆکسەکە خینە سەر هەرێمی کوردستان بەداخەوە نییە، چکە بەشێکی زۆریشیان ڕەنگە لە دڵەوە ئەویان پێ قورس بێ پێ ناخۆش بێ کە ڕۆژنامەنووسێک پێشێلکاری بەرامبەرەکرێت یاخود دەست بەسەرەکرێت یاخود دەستگیرەکرێت بۆ ماوەیەکی زۆر یاخود پێداویستیەکانی ڕۆژانەی کارکردنیان لێوەرئەگیرێت، بەڵام هۆکارەکەی ئەوەیە کە هەنێکیان ئەچێتە قاڵبی حزبیەوە کە لە دەستگایەکی حزبی کار ئەکەن ڕەنگە بۆیان قورس بێ بە ئاشکرا بڵێن ئێمە هاودەنگین لەگەڵ ئێوە، بەڵام ڕەنگە لە دڵەوە پێیان ناخۆش بێ. هۆکارەکەشی ئەوەیە کە بڵێن دەستگایەکی سەربەخۆ لەگەڵ دەستگایەکی حزبیە جیاوازیەکی زۆری هەیە، بۆیە ڕۆژنامەنووسان بەشێکیانەیە ترسی ئەویان هەیە ئەو هەلیکاریان لە دەست بدەن کە لەو دەستگایە کاری تیاکەن بەتایبەت بۆ حزبەکان.